بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان باس لە لێکەوتەی هێرشەکانی ئەمریکا و سعودیە دەکەین بۆ سەر حەشد لە عێراق قسە لەسەرەوە دەکەین بۆچی ئەمریکا و سعودیە باوبەشی هێرشیان کردە سەر حەشد لە عێراق ئایا ئەمە بەهەڵوەشانەوەی سەردانەکەی عەلی زەیدی بوو کەوا بڕیار بوو سەردانی سعودیە بکات یاخود فشارێکە بۆ سەر ئەو گروپە چەکدارانەی کە تا ئێستا پابەند نین بە ڕادستکردنی چەک بە دەوڵەت وەقسە لەسەر ڕۆژەکەی ئایا لەمە دووە جەنگی نێوان ئەمریکا و ئێران فراوانتر دەگوازرێتەوە بۆ عێراق هەروە قسە لەسەر ڕۆژەکەین بۆچی ئێران و سعودیە خۆیان ڕاستەوخۆ جەنگی ڕاستەوخۆ ناکەن و لێکەوتەکانی ئەم هێرشانە لە قۆناغی داهاتوو لەسەر سعودیە چی دەبێت لە کاتێکە عێراق زیاتر لە 800 کیلۆمەتر سنووری هەیە لەگەڵ سعودیە 800 کیلۆمەتر سنووری هەیە لەگەڵ عێراق و لە بەشی باشووریشەوە حوسیەکان کێشیان بۆ سعودیە دروست کردووە ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد سەرۆکی ناوەندی دەست پێشخەری سیاسی کوردستان قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان لە لەندەنەوە لەگەڵمانە کاک دکتۆر بەخێر بێن سوپاسیان بەدەبوون دەکەین ئەگە سەرتا سەرنجی بەڕێز بزانم لەسەر و هێرشاوە بەشەی کە ئەمریکا و سعودیە کردیانە سەر بنکەکانی حەشد لە حەوت پارێزگای عێراق سەرنج چی بوو ئایا وەڵامێک بوو بۆ ئەو هێرشانەی کراونەتە سەر سعودیە لە عێراقەوە ئایا دروستە یاخود شتێکی دیکە هەیە بەلای خۆی بەخشندەی میهرەبان زۆر سوپاس کا حەکیم و بەڕێزتان و هەروە بۆ وێنەرانی کەناڵەکەش ئەلبەتە ئەوەی کە ئێستا ڕوویدا لە نێوان سعودیە و عێراقدا و ئەو هێرشانی کە کرانە سەر سعودیە بە دوو ڕۆژی ڕابردوو ئەم هێرشی کە کرایە سەر عێراق لەلایەن سعودی وڵاتی گرتوەکانی ئەمریکا ئەمە تەسعیدێکی بێپێشینەیە بە تایبەتی لە مودەی ئەم ساڵی کە ڕابردووە و ئەمە دەرخەری ئەوەیە کە بارودۆخەکان نەک چارەسەر نابن بەڵکو و ئاڵۆزتر دەبن کێشەکان هێندە ئاڵۆز بوون ئێستا ململانەکان و قەیرانەکان و هێرشەکان بۆ سەرێکتری لە جەبهە جیاوازەکانەوە دەمان دەڵێن کە ئاڵۆزەکان ڕۆژ لە ڕۆژ بەرەو خراپتر دەچن بەبێ چارەسەرکردنی ئەوانەی کە لە سەرەتاوە ڕوویدا بۆیم پێم وایە ئەمەی کە سعودیە و ئەمریکا کردن لە عێراق یان ئەم تەسعیدەی کە گشتراوە بۆ ئاسێبگات ئامانجەکانی وڵاتی گرتوەکانی ئەمریکا ئیسرائیل سعودیە دەوڵەتانی تر لە عێراقدا جێبەجێ دەکرێت و ئێرانەکانی بێدوودڵی حەزیان بەم بەرفراوانی جەبهانە هەیە لە ناوچە خۆرڵاتی راوەڕازە لەوەی کەوا ئەو فشارانەی کە بۆ سەر ئێران دێ بۆ سەر کۆی دەوڵەتانی ناوچەکە بێت تاوەکو ئەو فشارانە بۆ سەر ئێران کەم بکرێتەوە هێندە هەڵکەشەکە ئاڵۆز بووە حەکیم بەڕاستی تۆ بێنە پێشای خۆت ئێستا لە ناوچەکەدا چی دڕوادات رووسەکان هێرش دەکەنە سەر سعودیە سعودیەکان هێرش دەکەنە سەر رووسەکان وڵاتی گرتوەکانی ئەمریکا و سعودیە هێرش دەکەنە سەر حەشتی شەعبی لە عێراقدا لە کاتێکا وڵاتی گرتوەکانی ئەمریکا هیچ گرفتێکی نییە لەگەڵ حوسەکان ڕاگەیان دووچ گرفتێکی نییە لەگەڵ حوسەکان وڵاتی گرتوەکانی ئەمریکا هێرش دەکاتە سەر ئێران هێرشەکاتە سەر دەوڵەتانی کەندا و دەوڵەتانی کەندا هەتاکو ئێستاش لە مووقیفی بەرگریدان بەرامبەر بەو هێرشانەی کە دەکرێتە سەران لە مودەی ڕابردوودا لە دوای مانگی دوو هەتاکو ئێستا ئەوەی کە ئێستا ڕوویداوە دوای تقریبا 6 مانگ دەچێت لەو بارودۆخی کە بەسەر ئێران داهات لە کۆتایی مانگی دوو هەتاوەکو ئێستا یەکەم جارە سعودیە بێتە ناو جەنگێکەوە کە بەهۆی هێرشی کرا بێتە سەر لایەن گروپێکی با بڵێن پاڵپشتیکراو لایەن ئێرانەوە ئەو بۆ خۆی پێمان دەڵێت ئەم ئاڵۆزیانە ڕۆژ لە ڕۆژ چەشەنە دەسێنێەوە دوورش نییە لە چەند ڕۆژی ئایندە لە مانگی ئایندە لە ئایندەیەکی نزیکدا لە بینی حیزب اللهی لوبنانی و ئەحمەد شەرعیدا جۆرە لە ناکۆکی و نائارامی بێتە بوون بۆیە ناوچەکە بەگشتی کە دەوترا دەکوڵێتەوە ئێستا لە ئەوەجی کوڵانەکەی خۆیدایە باشە کاکتۆر پێ دوایە ئەو هێرشێک کە باز لەوە دەکرێت گروپە چەکدارەکان لە عێراقەوە کردوێنێتە سەر هەندێک پاڵاوگەی سعودیە و وەڵامدانەوەی سعودیەش بە هاوبەشی لەگەڵ ئەمریکا و پشتبەستن بە زانێرە هەوڵگریەکانی ئەمریکا هەندێک وەکو هەوڵێکی پێشوەختەیە و گروپانلێکی دێنەوە بۆی سەردانەکەی زەیدی نەکرێت خوێنەوەی بەڕێزت هیچ پەیوەندێکی بەو سەردانەوە بوو تەوقیتی ئەو هێرشانە کە حەکیم زۆر ڕەهەند هەیە لەم بارودۆخێکی ئەم تەشەنە سەدنە یان پەرەسەندە یان تەسعیدی کە لە نێوان سعودیە و عێراقدا هەیە دەتوانێت خوێندنەوەی بۆ بکرێ لێوە بارودۆخەکان ببینێت یەکێکی لەوانە ئەوەیە کە عێراق و سعودیە بەرەو ئاساییکردنەوەی پەیوەندەکانیان دەڕۆیشتن بەڵام
گروپەکانی حەشدی شعبیە پاڵپشتکرا لای ئێرانەوە نیان هێژ ئەم سەردانە بکە وەکو چۆن سەردانی کرد بۆ تورکیا بەواتایەکی تر دەوڵەتانی ناوچەکە کە چۆن دابەژبوون بەسەر دووبەرەی جیاوازی پاڵپشتیکردن بۆ ئەمریکا و پاڵپشتیکردن بۆ ئێران بە هەمان شێوە ئەمە ڕنگدانەوە هەیە لە دەوڵەتەکانی تریشدا بۆ نمونە ئەگەر دەوڵەتانی کە پشتگیری وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایان کردووە وەکو دەوڵەتانی خەلیج تاوەکو ئێستا ئێستا ناو مەیدانەکەەوە بۆیە یەکێک لە خاڵەکان کە دەی دەخوێنێتەوە ئەوەیەکەوە فەشەل بە سەردانەکەی عەلی زەیدی بهێنن بۆ سعودیە و من ئەمڕۆ لەگەڵ ناوەندێکی دەراساتی سعودی لە پەیوەندیدا دکتۆرێکەیە پرۆفیسۆرێک نای پرۆفیسۆر ساڵح لە مرکزی خەلیجی بۆ دیراساتی استراتیجی ئیشەکەن یعنی ئەم ڕەیەیان هەیە کە یەکێک لە هۆکارەکان فەشەلپێنانی تطبیع علاقاتی عێراقی و سعودیە و سەردانیکردنەکەی زەیدیە بۆ سعودیە کە ئەوان نەیان هێشتووە کەوا عێراق و سعودی لە یەک نزیک بێنەوە بۆ ئاراستەیەکەوە دوو دەوڵەتی هاودراوسێ یەکترن و تطبیع علاقاتەکان و ئاسایی بێتەوە بۆ شێوازەی کە دوو دەوڵەت کە دراوسیان پەیوەندێکی بەهێزان هەبێت بۆیە ئێرانیەکان یا ئەو گروپانێک کە پاڵپشتیکران لای ئێرانەکانەوە بۆ ئاراستەیشان کردووە کە ئەم سەردانەیە ئەم لە یەک نزیک بوونەوەی نەبێت نێوان ئەمە ڕێیەوانە ینی کە بگەنە نێوان سعودیە و عێراقیەکاندا بە هەمان شێوازی ینی ئەگەر بێت و سێرێکی ئەمە ڕەهەندێکی مەزهبی و ڕەهەندێکی دیریژی هەیە ئەگەر بات بە سعودی ڕیشی بکرد باتە سەر سووریا ئەو خوێندنەوەی بۆ نەدەکرا ئەگەر بات بە کۆیت هێرشی بکرد لە عێراق ئەو خوێندنەوەی بۆ نەدەکرا بەقەدەر ئەوەندەی کە سعودی هێرشی کردوتە سەر گروپێکی شیعی کە حەشدی شعبیە و ئەمەش وای لێ دەخوێنێتەوە کە گەرمکردنی نەعراجی تایفی و مەزهبگەراییە لە ناو ئەم ململانەی کە لەناو خۆڕاتی ناوەڕاجدا دەگوزارێت ئەمەش کە لە بەرژەوەندی لایەنەکانی وەکو ئیسرائیل و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا چونکە ئەم کێشەی نێوان شیعە و سونە کێشەیەکی مێژوویە بۆ یەکێک لە خاڵەکان کە لێی دەخوێنرێتەوە بریتە لە گەرمکردنی ئەم سیراع و ئەم ململانێ تاوەکو لە ڕێگەی ئەمەوە بەرژەوەندەکانی ئەوان یان سەر لە نێوداڕۆشتنەوەی ناوچەکە بە شێوازێکی بکە لە ساڵحی ئەوان بێت بەڵێ پێ دوایە ئەمریکا و ئیسرائیل کار بۆ بکەن ئەم شەڕەکە تێدا سەرکەوتوونە بوون بیگۆڕن بۆ شەڕێکی مەزهبی سونە و شیعەوە زیاتر زەغ بکرێتەوە سوودی لێ ببینین ئەو ڕەهەندەی زاڵە تێدا ئەم هێرشانە من دەڵێم ئەمە ڕەهەندەکە ئەم ڕەهەندەی تێدا دەبینرێت ئەم هێرشانەی کە کراوە بۆ نمونە حەو پارێزگای لە عێراق هێرشی کراوە دەسەر لایەن سعودیەوەی کە لەوانە کەربەلایە لە کەربەلا بۆ شیعەکان شوێنێکی مقەدەس و پیرۆزە و دەبێت پارێزرابێ و نابێ هێرشی بکرێتە سەر لە کاتێکدا کە سعودی هێرشی کردوتە سەری کە ململانەیەکی مێژووی و قوڵی لە نێوان ئەم دوو تەرەفەدا هەیە کەوان نەرایەتی سونە دەکەن و ئەمان نەرایەتی شیعە دەکەن بۆیە دەستبردن بۆ ئەم خاڵە یان برەودان بەم ڕەهەندە بەڕاستی وا دەکات کە ململانەکان لە ململانەیەکی سیاسی نێوان وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و ئیسرائیل و ئێرانەوە بگواتێتەوە بۆ ململانەیەکی ناوخۆیی ناوچەیی نێوان شیعە و سونە عەرەب و فارس تاوەکو لێەوە ئەوان ئەو ئامانجانی کە دەیانەوێت بۆ تەزعیفکردن و لاوازکردنی دەوڵەتانی ناوچەکە و ئێران و بردنەوەی بۆ سنوورەکانی خۆی ئەوەی کە بە خۆیان ناکرێت بە دەوڵەتانی تری ناوچەکە بیکەن کە لە ڕابردوودا ئەمان لە بەرەی بەرگریدا بوون ئەمە یەکەم جارە سعودیە بواتە بەرەی هێرشکردن ئەی باشە خوا هێرشانەی کە لەلایەن ئێرانەوە کرایە سەر سعودیە زۆر لەو دوو درۆنە گەورەتر بوو کە لە عێراقەوە نێراون بەحساب بۆ سەر سعودیە ئەی باشە گریمان ئەم دوو درۆانە لەلایەن حەشدی شەعبیەوە نێراون بۆ سەر بەرژەوەندەکانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە سعودیە خۆ باشە ئەمە هێرش نییە بۆ سەر ینی بەواتایەکی تر هێرش نەبووە بۆ سەر سعودیەکان ئەوەندەی کە هێرش بوو بۆ سەر بەرژەوەندەکانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەگەر ئەمە ڕاست بێ بەم شێوازە تەفسیری بۆ بکەن کە بەدە تەفسیرەکانی تریش کە بۆ ئێران هێرشی کردووە سەر بەرژەوەندەکانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە سعودیەکان بێدەنگ وای سعودیەکان بێدەنگ بوونایە بەڵێ ئەوان دەڵێن ئێمە حەقی ڕەدمان هەیە بەگوێرەی قانونی نێودەوڵەتی بەگوێرەی میثاقی یەکگرتوەکان و بەگوێرەی ئەوەی کەمە دەوڵەتێکی خاوەن سەروەری و شتانە بەڵێ ئەمانە هەموو ڕاستن بەڵام ئەی بۆ بەرامبەر ئێراندا کە لە مانگی دووە هێرشەکە دەسەر ناوچەرە یەک دەوڵەتی ناوچەکە نانتوان یا نانویستیان خواست کە بڕۆنە ناو ئەو بەرەیە و هێرشکەنە سەر ئێران بۆچی لە کاتێکدا کە دوو درۆن لە عێراقەوە دەڕوات یەکسەر وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و سعودی دەنە سەر خەت و لە حەو ناوچە لە حەشی شەعبیە درێ لە عێراقدا ئەم بابەتێکە و دوایەوەش ترەمپش دەنە سەر خەت دەڵێ دەبێ ئەمانە بنبەر بکرێن ئەمانە سەرەتانن ئەمانە
وەرەمێکە لە ناو عێراقدا دەبێت لەوانەوە دەست پێ بکەین. ینی بابەتەکە پێم وایە گۆڕینی ئاراستەی استراتیژی شەڕەکانە بۆ ئەوەی کەوا لە یەک کاتێکە هێرش دەکەنە سەر ئێران، هێرش بکەنە سەر ئەو گروپانەی کە پاڵپشتراون لەلایەن ئێرانەوە وەکو حیزب الله و حوسیەکان و حەشدی شەعبی و بەرهەمی مقاومە لە عێراقدا. ئەمانە ئەگەر بێت و بەم شێوازە بێ ئێرانیەکانش بە ئەمان شێوە لە بەرامبەردا هێرشەکەنە سەر ئوردون و دەوڵەتانی کەندا و بەرەی شەڕەکە فراوانتر دەبێت. دوور نییە لە ئایندەدا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ دەوڵەتانی ناوچەکە وەکو چۆن لەگەڵ سعودیە لە حەشدی شەعبیدا لە حەو پارێزگا و کاتە لەگەڵ کۆیت و ئیمارات و بەحرینیشدا هێرش کاتە سەر دەوڵەتێکی تریش. یان مەسەلەن سووریەکان شەرع و ئانەم ڕۆنە ناو لوبنانەوە بۆ پارێزگاریکردنە سنوورەکانی خۆیان و بەو بیانەوە یا بۆ پاساوەی کە حیزب الله لە کاتی خۆیدا پشتگیری بە شەڕەسەتی کردو و لە معارەزەی سووری کوشتووە و ئەمانە. بەڵام خاڵێکی تر هەیە حەزەکەمەوە بەبیر هەموو لایەک بێنمەوە. یعنی ئەم بوعدی مەذهبی گەراییە، یعنی شیعە و سونەیە، یعنی لە ناوچەی خۆرڵاتی ناوەڕاستدا مدەی ساڵە بۆ 2 ساڵ دەبێت تەطعیم دەکرێت، یعنی ئاگرەکەی خۆش دەکرێت هەم لە سووریاوە و هەم لە نێوان دەوڵەتانی عەرەبی و هەم لەلایەن شیعەکانیشەوە. یعنی ئمڕۆ شیعەکان لە ناو عێراقدا دەڵێن ئەمە دانگرانەوە بۆ ساڵی 1802 کە کاتێک کە وەهابیەت دروست بووە چۆن نیشانکردووە سەر عێراق و ویستوانە نازام لە عێراق. یعنی سەرەکەی دەیبەنەوە بۆ بوعدێکی مێژوویی کە چارەسەرکردن کەشانە ئاسان نییە. بۆیە پەرەدان و دەستبردن بۆ ئەم بابەتانە بەڕاستی زیاتر لە گەرمکردنی شەڕەکە هیچی تر لێ ناخوێنرێتەوە. و بەڵێ سعودیە خاوەن سەروەریە، عێراقیش خاوەن سەروەریە، ئێرانیش خاوەن سەروەریە و هەموو دەوڵەتان ناوچی کە ئەندامن لە ناوتەوەگەدۆکان خاوەنی سەروەرین. بەڵام لە ئەمان کاتدا ڕەتفعلەکەی سعودیە زۆر لەوە گەورەتر بوو کە هێرشی کراوەتەسن. ئەگەر بەم پێوەرە بواە سعودیە لە مانگەکانی ڕابردوو بە هەموو لایەکدا هێرش بکرێ سەیرانە سەرەوە و هێرشانەی کە دەکرایە سەر بەرژەوەندەکانە یا بەرامبەر بە حوسەکان. ئاخر سعودیەکان لەوە تێناگەن هێشتا کێشەی حوسەکانیان بۆ چارەسەر نەکرایەوە و حوسەکان هێرشان دەکەنە سەر کێشەی حەشدی شەعبی و بەرەی مقاومەش لە عێراقدا بۆ خۆیان زیاد دەکەن کە پێم وایە بێچارەسەر دەمێنێتەوە، چونکە ئەمانە بەشەر بە هێرشکردن لە ناو نابێن بنبڕ ناکرێن و عەلی زەیدیش لەم ناوەندەدا کەسێکی بێدەسەڵات و بێ ئاراستەیە بەڕاستی. باشە کاکتۆر ئەوەی کە باس کە سعودیە پێ وایە ئێستا لەم فراوانکردنی جەنگە ئێران قازانج دەکا یاخود سعودیە وەکو باس کە عێراق ئێستا لە عێراقەوە گروپە چەکدارەکان هاو سنوورن لەگەڵ سعودیە ئەوە حوسیەکانن بڵێن کێشیان بۆ سعودی دروست کردووە لە دەریای سوور بۆ هەنادەکردنی نەوتی لە چەند ڕۆژی ڕابردوو لە گەری هورمزەوە ئێرانە بڵێن ڕێگەنادا بەم شێوە مامەڵە لەگەڵ گەری هورمز دەکرێت. پێ دوای زیان دەکەن سعودیەکان لەم بارگژی کە هەیە هەمووکو ئاسایش هەمووکو وزە هەمووکو بەرێنان. کاک حەکیم خۆی ئەو تەقلیدیەی کە ئاسایشی دەوڵەتی ئاسایشی نیشتیمانی تەنها لە سروون و چوارچێوەی دەوڵەتەکەدا قەتیز دەمێنێ ئەوە بەسەر چووە. ئێستا ئاسایشی ناوچەی خۆرەڵاتی ناوەڕاست نەبەسراوەتەوە بە کۆی دەوڵەتەکانەوە بەڵکو دەوڵەتێک ئەگەر ئاسایشی تێک بچێت ئاسایشی هەمووی تێک دەدات. ئێران ئێستا ئاسایشی نیشتیمانی تێک شو ئاسایشی نیشتیمانی لە ئوردون و قەتەر و بەحرین و ئیمارات و کۆیت و عێراق و هەمووی تێکداوە. کابەتە ئاسایشێکی گشتی هەیە کە هەموو لایەتەدا هاوبەشن کاتێک ئاسایشی دەوڵەتێک دەکەوتە خەتەرەوە ئەوش ئاسایشی ئەوان دەخاتە خەتەرەوە بەرئەنجام ڕەنگدانەوەی هەرێمایەتی و جیهانی دەبێت کە ئێستا دەبینین کە بەهۆی ئەم جەنگەوە کە لەگەڵ ئێراندا دەکرێت ئاسایشی ئەم دەوڵەتانە کەوتۆتە مەترسیەوە ئابووری جیهان مەسەلەن بەرز و نزمێکی زۆری بەخۆیەوە بینی و تووشی ئەزمە و قەیرانێکی زۆر بووە دەوڵەتانی کە پشتبەسوو بە نەوتی ناوچەی کەندا و تووشی ئەزمەیەکی قوبول کابەتە ئاسایشی نیشتیمانی و ئابووری دەوڵەتانە چوارچێوەی دەوڵەتەکاندا قەتیز نەماوەتەوە. بۆی ئێرانەکان زۆر ئیسفادان لەمە کردووە کە بەرەی جەنگەکە فراوان بێ هەتا بەرەی جەنگەکە فراوان بێ ئەو کاتە تەرکیز لەسەر خاڵێک نییە کە تەنها ڕوبەڕووی ئێرانەکان ببنەوە. بۆ نمونەگەر بێت و لە عێراقا تەشە نەبسێنێ ئەو کاتە هەموو تواناکان ئاڕاستەی ئێران ناکرێن بەشێکی ڕاب و عێراق. ئەگەر سووریا بگرێتەوە بە هەمان شێوە، ئەگەر حیزب الله لە لوبنان بگرێتەوە بە هەمان شێوە، ئەگەر حوسیەکان بێنە ناو جەنگەکەوە ئەو ناوچەکە هەموو بە یەکەوە ئاگر دەگرێت. لەبەرەوە بەرفراوان بوونی جەنگەکە بەرفراوان بوونی مەیدانەکە لە قازانج و بەرژەوەندی ئێرانیەکانە
ولا زەرری هەموو دەوڵەتانی ناوچەی خۆڕڵاتی ناوڕازە بە تایبەتی دەوڵەتە هەناردەکردنەکانی نەوت عێراق و کۆیت و قەتەر و بەحرین و سعودی و ئەمانێ چونکە ئەمانە بەڕاستی ئەگەر سعودیە دەریای سووری هەبوو بێت دوای داخستنی گەروی هورموز ئێستا دەریای سووریشی لێ مەنع کرا بەهۆی حوسیەکانەوە لە کاتێکدا کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هیچ کێشەیەکی لەگەڵ حوسەکان کێشە بۆ سعودیەکان دروستەکەن خۆ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هەتاکو ئێستا هێرشێکی نەکردوتە سەر حوسیەکان بەم نزیکانە لەبەرەوە بە دڵنیاییەوە ئاسایش و ئابووری ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست لە ئەزمەیەکی قوڵدایە و بەرفراوانبوونی بەرەی جەنگ و دروستبوونی ناکۆکی و بشێوی لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕازە لە کۆی دەوڵەتەکاندا لە بەرژەوەندی ئێرانەکانایە. بەڵێ کاکتۆر ینی سەبارەت بۆی کە ئێران و سعودیە هۆکارێکی خۆیان جەنگی ڕاستەوخۆ ناکەن ئێستا دەمین ئەگەر گروپەکانی نزیک بن لە ئێران هێرش دەکەنە سەر سعودیە ئەوە حوسیەکان بامان شێوە وەڵامی سعودیە بۆ سەر گروپە چەکدارەکانە بۆ شەڕی ڕاستەوخۆ ناکەن هۆکارەکەی چێ پەیوەستە بەچی؟ خۆی کاک حەکیم ئەگەر بێت و سعودیەکان لە استراتیجی بەرگریەوە بڕۆن بۆ استراتیجی هێرشبردن ئەو کاتە هەموو دەوڵەتەکە دەکەونە حاڵەتی حربەوە و بابەتەکە لەوە چێ زەرەر و زیانێکی گەورەترینیان بەرکەوتی بێت. ئێستا ئێرانیەکان دەڵێن ئێمە هێرش دەکەینە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە دەوڵەتانی ناوچەکە ناڵێن هێرش دەکەینە سەر دەوڵەتانی ناوچەکە. بۆ نمونە ئەگەر بێت و ئێرانەکان ئێستا ئەگەر بچنە جەنگەوە لەگەڵ سعودیەکان ئەو کاتە هەموو خاکی سعودیە و هەموو خاکی کۆیت و بەحرین و ناوچە ئەو ناوچانەی کە دەکەونە بەرەی شەڕەکەوە دەبێتە شوێنی بە ئامانجگیرانی ئێرانیەکان و بە ئاسانیش دەستیان پێیان دەگا چونکە ئەگەر بێت و ئەوان ساڕۆخێکیان گەوریان بوێت بالیستان بوێ بینێرن بۆ ئیسرائیلیەکان بەڵام ئەو کاتە بە ئاسانی دەستیان دەگاتە سعودیە و بە ئامان شێوە سعودیەکانش بە ئاسانی دەستیان دەگاتەوە و ئەم بابەتە دەبێتە حربێکی بێسنوور حربێکی بێسنوور دوور نییە دەستی دەوڵەتانی زیرێزیشی تێبێت و بێتە هۆیەوەیکەوە ئەو دەوڵەتە زێرزانش مەسەڵەن بە شێوازەکان باشەکە تۆر بۆ پاکستان ئەم قسەیە بکەم اینجا لێرەوە گەر بێت و ئەم جەنگە بێسنوورە دروست بێنە نێوان ئێران و سعودیەدا ڕاستەوخۆ دروست بێ ڕەهەندی مەزەبی وەردەگرێ ڕەهەندی نەتەوەیی وەردەگرێ یعنی بینیمان لە شەڕی 8 ساڵەی نێوان ئێران و عێراقدا حروبیەت و نەتەوەپەرستە عەرەبیەکان چۆن پێشگیری عێراقانەکەەوە بێەوەیکەوە بزانن ئایا شڕە کێ لەسەر حەق و کێ لەسەر ناحەقە شیعەکانمان بینی کە لە جیهانە چۆن پێشگیری ئێرانیەکانان کە بێت لەوەیکەوە بزانن کە نەجەف و کەربەلاشی تێدای عێراق لەبەرەوە دوور نییە ئەم جەنگەی کە ئەگەر بێت و ڕاستەوە خۆ ئەم دوو دەوڵەتە بڕۆن ناو جەنگەکەوە ڕەهەندی مەزەبی و نەتەوەپەرستی لێ بکەوێتەوە کە سنوورەکە زۆر بەبەرفراوان بێت. باشە کاکتۆر پێشتر سعودیەکان ڕێکەوتنێکی بەرگری هاوبەشیان لەگەڵ پاکستان هەبوو پاکستانی ئێستا هیچ یارمەتی دەرێکی سعودیە لە وێرشانەی کە دەکرێت سەرجا گروپە چەکدارەکان لە عێراقەوە بێ حوسیەکان ئایام ڕێکەوتنە جێبەجێ نەکراوە؟ خۆی ئەڵە عیبرە لە جێبەجێکردندا چونکە ئەو ڕێکەوتنەوەوان ڕێکەوتنێکی استراتیژی نێوان پاکستان و سعودیە بۆ کۆمەڵی بواری ئاسایشی ئەوە بواری سەربازی بەڵام تاوەکو ئێستا لەم ڕنگدانەوەی نەبووە لە هەنگاوەکانیان هەندێک جار لە دوانی پاکستانەکان دەڵێن ئاسایشی سعودیەکان بۆ ئێمە هێڵی سوورە بەڵام هیچ هەنگاوێکی کرداریان نەناوە بەواتایەکی تر لەوە چێ سعودیەکان هێشتا پێویستیان بە پاکستانەکان نەبێ بۆی کەوا بێنە ناو ئەو مەیدانەوە کەوان پێویستیان پێ دەبێت و بەدەردەوەی کە پاکستانەکان لەگەڵ ڕێکەوتینیان لەگەڵ سعودیەکانی خۆ عێراقیەکانیش ڕێکەوتینی ئەمنیان لەگەڵ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکای وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەمشەو لەگەڵ سعودیا بەهاوبەشیرشان سەر عێراقیەکان و هەشتی شەعبی سەر ڕایەوە گروپێکی پاڵپشتیکراوە لە لای ئێرانیەکانەوە بەڵام موسسەیەکی عسکەری ڕسمیە بە قانون لەسەر لەناو پەرلەمانی عێراقا دەنگی لەسەردراوە بۆیە ئەم بابەتە بوونی ڕێکەوتنی استراتیژی نێوان سعودیە و پاکستان یا سعودیە و ئێران یا عەفوەن سعودیە و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا عێراق و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەمانە لە چوارچێوەی بەرژەوەندیەکانیان کە کەوتە مەترسیەوە دەردەچێت و بۆ شێوەزە مەمەڵەتی کە خۆیان دانێ بەڵام پێم وان نییە پاکستان بێتە ناو جەنگێکەوە لەگەڵ سعودیەکان بۆیکەوە دژی ئێرانیەکان شەڕکەن چونکە ئەوان ئێستا ناوەندگیرن نێوەندگیریش پێم وانێ بچێتە تەرەفێکی جەنگەکەوە
هەوڵەدا ناکۆکیەکان چارەسەرکە بەو شێوازەی کە لە بەرژەوەندی کۆی ناوچەکە دەبێت دوجار وتم ئەم جەنگە ئەگەر بەرفراوان بێ دەوڵەتی زلێزەکانی تێدێت ئەگەر دەوڵەتە زلێزەکانی تێبێت ئەو کاتە ئەولاتر کە دەوڵەتێکی وەکو پاکستانی ئەگەر ڕێکەوتنی استراتیژیەکەی بۆ شێوازە بێ کە بڕاتە بەرەی سعودیەوە دنیا لە بەرەیەکدا خۆیان ببینەوە کە دەوڵەتێکی نەوەویە کە ئەو کاتە دەڵێن حربی بێسنوور ئەوەیە کە دەوڵەتانەی کە دەوڵەتی نەوەوین دێنە ناو جەنگەکەەوە. باشە کاکتۆر سەبارەت بەو هێرشانەی کە کرا وەکو بەرەز حوت پارێزگای گرتەوە بۆ نمونە لە بەشی لە باشوورەوە تا باکوور لە بەسڕە لە کەربەرە لە بەغدا لە واسط لە دیالە لە کەرکووک لە نینەوە ئەو پارێزگانی گرتەوە باز دەکرێت و ئەو گروپانەی کە بە ئامانج گیراون زیاتر بڵین نوجەبایە ئەولیا ئەدەمە لەگەڵ حیزب الله ئەوانن کە وتویانە چەک دانانین ئەوە وەکو فشارێکی سەی دەکرێت بۆ سەرەوانی کە ڕەتیان کردوتەوە چەک دابنین. پێم وایە کە عەلی زەیدی لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند کە لە ئاخری مانگینەوە کە کۆتایی هێنانە بە ئەرکی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا هێزی هاوپەیمانان لە عێراقدا دەبێت گروپە چەکدارەکانی چەکەکانی خۆیان دابنی بۆیە ئەم نوجەبا و کەتایبی حیزب الله و نازانم چێوچێوەمانە بەڕاستی هەمویان چاوەڕێوەکەن کەم دەوڵەتە ئەم وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بڕاتە دەرەوە لە عێراقدا بەبێەوەی کەوا چەکەکانی نیشاندانیان بەڵام وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکان پێم وایە بەر لەوەی کەوا کۆتایی وادەی بێ بچێتە دەرەوە لە وڵات لە عێراقدا کێشەیەکی وا بەڵێ کاکتۆر دروست دەبێت کە عێراق خۆی داوا بکات کە خۆی لە 2014 کە داعش هاتەوە عێراق حیدر عەبادی زۆر بەڕسمی داوای لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا بێتەوە ناو عێراق و شەڕی دژی داعش بکات بۆیە چونکە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەست لە عێراق بەرنادات وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا عێراق چۆڵ ناکە بۆ دەوڵەتانی تر عێراق چۆڵ ناکە بۆ ئێران ئەو دەیەوێت دەستی ئێران کەم کاتەوە نفوز ئێران کەم کاتەوە لە عێراقدا چۆنی دێ ئێستا خۆی پاشەخشە دەکا بە شێوەیەکی یەکجارەکی و تر هیچ بەرژەوەندەیەکی سەربازی لە عێراقدا پراکتیزە ناکات. باش کاکتۆر حیزب الله و نوجەبا و حەشدی شەعبی ئەوانەی کە کەتایبی ئیمامی عەلی و نازانم چی ئەوانە هەمویان کۆمەڵە گروپێکن کە نەک چەکەکانیان دانێنن بەڵکو ڕایانگەاندوو ئێستا ئەمڕۆ کە فەرمزان دەوڵەتی عێراقی چێکە بوویکەوە ئێمە بیشەیدماندا و لە حەو پارێزگای هێرشکراوەتە سەرمان و تەخت و تاراجی برگەکانمان هەمووی هەڵۆشانراوەتەوە کەم پێم وایە عێراقیی پێ ناکرێت عەلی زەیدیی پێ ناکرێت بەرامبەر بەوە و دەستبردن بۆ ئەم ئاگرە پێم وایە سەر و ماڵی هەمومان دەسووتێنێت. ماڵی عەلی زەیدی مەبەست ماڵی عەلی زەیدی و ماڵی ئەو کەسانەی کە چەکیان بەدەستەوەیە و دەیانەوێت دژی بەرژەوەندەکانی سعودی ئەوانەی تر لە عێراقدا مامەڵە بکەن دژی چونکە ئەم بابەتە کاک حەکیم حەزەکەم با بزانێ وەکو حوسیەکان نییە ئەگەر حوسیەکان بەردەوام لەگەڵ سعودەکانە کێشیان هەیە ئەمان لە عێراقدا سنوورێکی بەرفراوانیان هەیە لەگەڵ سعودیەدا و سعودەکان ئەو تەجروبە و ئەزموونەی کە لەگەڵ حوسیەکانە هەیە بوو دووبارەی ناکەنەوە وەناڵن دووبارە ببێتەوە بۆیە ڕێگری لە مەترسەکانی بۆ سەر بەرژەوەندەکان لە عێراقەوە دەکەن و بەتەنها خۆشیان نین و من پێم وایە ئەگەر بێت و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە ئێستا لەگەڵاندا بێت دوور نییە سبەینە سوورەکانیش ئەحمەدی شەرعیش پاڵپشتیان بکات و ئوردونیەکان ڕایانگاندۆ پاڵپشتیەکەن و دووەلی خەلیج بە ڕایانگاندۆ پاڵپشتیان دەکەن لەبەرەوە عێراقیش خۆی کەنارگیر ناکە خۆی لە هەموو دەوڵەتانی عەرەبی پێم وایە واکە یعنی بە دوور بگرێت لەبەرەوەی کەوا لەگەڵ سعودیەدا شەڕی پێم وایە ئەگەر شەڕی حەشتی شەعبی بێ لەگەڵ سعودیەکانە دەوڵەتانی عەرەبی پشتگیری سعودیەکە نەک حەشتی شەعبی. باشە بەس وەکو ئەوەی کە ئامانجی بڵێن ئەمریکا و سعودی و وڵاتانی عەرەبیژە بوو کە ئێران لە عێراق لاواز بکەن بەس بۆ قوڵایی کە ئێران هەیەی دەتوانن لەم بارودۆخە لاوازی بکەن زا قوڵایی کۆمەڵایەتیە بێ مەزهەبی بێ گروپی چەکدار بێ. کاک حەکیم لە کاتێکدا نفوزی ئێران لە عێراقدا لاواز دەبێ ئەمە حەزەکەم زۆر بەڕوونی بگات لە کاتێکدا نفوزی ئێرانیەکان لە عێراقدا لاوازە بێت کە حکم و دەسەڵاتی شیعی لە عێراقدا بگۆڕێت ڕژێمەکە بگۆڕێت هەر کاتێک ئەو ڕژێمە گۆڕا کە باڵاترین دەسەڵاتی تەنفیزی و سەربازی لە عێراقدا بەدەستی شیعەکانەوە نەبوو ئەو کاتە نفوزی
ئێرانەکان لە عێراقدا کەم دەبێتەوە بەڵام لە ئێستادا باڵاترین دەسەڵاتەکان لە عێراقدا لە دەستی شیعەکاندای ئەنە تۆ بێنە پێشاوی خۆت عەلی زەیدی چۆ بۆ تورکیا لە کۆگڕۆژ ڕۆژنامەنووسی ئادامی شۆ لەگەڵ سەرۆکۆماری تورکیا کە خۆی بە ترەمپ ناگۆڕێتەوە عەلی زەیدی تعجب دەمێنەوە پرسیارەکە دەڵێ باشە بۆ ئیمزاتان لەسەر عەقد و میثاقی عەقدی هین نەکردووە ڕێگای گەشە طەریقە تەنمیە کە لە عێراقدا لە بەستەوە تێپەڕە بێ ئەڕوا بۆ تورکیا بۆ چونکە ئەوە لە بەرژەوەندی ئێران نییە لە بەرژەوەندی سعودیە و لە بەرژەوەندی تورکیایە کە ئەو خەیاڵە دروست بێت و بۆی ڕێگەیەکی وشکانی نێودەوڵەتی گەورە بکرێتەوە گەشەی ناوچەی عێراق و ناوچەی خۆڕاتی ناوەڕاستی و کەندا بە خۆی ببینێت لە کاتێکدا کە وەزیرەکە مدیری مەکتەبی هادی عامری بووە ئەگەر عەلی زەیدی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکادایان نابێ مدیر مەکتەبە کۆنەکەی هادی عامری کە وەزیرەکەیە کە ئیمزای لەسەر عەقدەکە نەکردووە نایکات ئیمزایشی بکە دوای جێبەجێی ناکە لەبەرەوە نفوزی ئێرانەکان بەچی لاوازەکەی بەوە لاوازەکەی کە 20 نەفەران هێناوە سیریەک دوو سیریان هێناوە لە حەشتی شەعبی چەکەکانیان دادەنەوە تەسلیمی دەکەن وەکو چەکدانانەکەی پەکەکە وایە لەبەرەوە چەک ئاوا دانانرێت چەک ئاوا لە گروپی پاڵپشتی کراو لە ئێرانەوە وەرناگیرێتەوە هەر کاتێک سیستمەکە هەر کاتێک دەسەڵاتە سیاسیەکە لە عێراقدا لە دەستی شیعە دەرهێنرا درایەوە بە دەستێکی مەدەنیە درایەوە بە سوننا یان ئەوان پەراوێزخران لە فەرمانڕەواییکردن لە عێراقدا کەمە زۆر ناڕەحەتە ئەو کاتە ببینە گروپەکانی حەشتی شەعبی گروپەکانی دەرەوەی حەشتی شەعبیش لاواز دەبوون کە ئەوانش لاوازبوون دەگومان نفوزی ئێران لاواز دەبێت ئاخر نفوزی ئێران چۆن لاواز دەبێت لە کاتێکدا کە تازە لە چلو ڕۆژی موشکبارانی سەر ئێران بووبوونەوە خەریکی تەشکیلکردنی حکومەت بوون ئیسماعیل قانی خۆی گاندبووە بەغا لەبەرەوە خەریکی ئەوە بێت کە تەرمەکان لە تاران و ناو بشارنەوە بینێژن پردەکان بینا بکەنەوە باڵەخانە ڕووخاوەکان بینا بکەنەوە ڕێگا کاولکراوەکان چاکەنەوە ئەو هاتوو بۆ عێراق بۆی کەوا بەرژەوەندەکان لە عێراقدا بپارێزرێت ئیسماعیل قانی لەبەرەوە چۆن دەوڵەتێک بە قوڵایی لە عێراقدا بێت بە ئاسانی دەستی لەبەر دەبێت چونکە ئەگەر بێت و ئەومان لە دێنە ئەگەر بێت و سێری ئەو لێک تێگەیشتە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران بکەن ئێرانیەکان دەڵێن حیزبوڵڵا دەبێت داغڵی ئاگربەستەکە ببێت فشارێکی زۆرە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەر حتا ترەمپ بەم نەسەوتی بە نەتانیاهو کە کەسێکی شێتی چۆن ئاوا هوجومەکە دەسەر حیزبوڵڵا و لوبنان لە کاتێکا کە ئێمە لێک تێگەیشتمان هەیە لەگەڵ ئێرانیەکاندا بۆیە ئەگەر بێت و ئێرانیەکان دەستبەرداری نفوزی خۆیان بن لە عێراق و لە لوبنان و لە یەمەن ئەو کاتە بێگومان ڕوخانی ئێرانە وارکاتێکی ڕوخانی ئێران دروست بوو ئەو کاتە گروپانش بۆ خۆیان ئۆتۆماتیکیە دەتوێنەوە باشە کاکتۆر سەبارەت بە جیاوازیکردن لە نێوان گروپەکانی یاخود ئەوروپانە ناو حەشتان ئێستا باسی 238,000 چەکدار دەکرێت باز دەوەیە کە بەشێکیان ئەوانەیە کە لە حکوومەتن ئەمریکا کەمتر فشاری لەسەرە بەس ئەوانەیە کە دەڵێن چەک دانانین زیاتر لەسەر ئەوانەیە جیاکاریەکەیە بۆی درزەی بخاتە ناو ماڵیان ئەزانین چۆن من پێم وایە جیاکاریانە کە حکوومەت عێراقی خۆی دەیکا ئەنا لە بەرنامەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە دووەری ئەوروپیش وا سەری حەشتی شەعبیەکان کە گروپێکی میلیشیان و حتا سعودیەکانیش وا بێنیان دەکەن دەوڵەتانی تریش وا بێنیان دەکەن چونکە پیان وایە دروستبوونی حەشتی شەعبی لە حاڵەکاتێکی نائاساییە دروست بۆتەوە لە دەرەوەی سیستمی بەرگری عێراقی منظومەی دیفاعی عێراقی لەبەرەوە بەڵێ کۆمەڵە گروپ هەن لە دەرەوەی حەشتی شەعبی سەر بە حەشتی شەعبینین بەڵام ئەمانش بە هەمان شێوە هەمان مەهام ئاداعەکەن کە حەشتی شەعبی ئەیکا بەڵام ناوی حەشتی شەعبیە و ناوێکی تری لە خۆی ناو کەتایبی فلان و کەتایبی فیسار و وڵاتی یەکگرتووەکان دەڵێت دەبێت چەک لە دەستی دەوڵەتا بێ چەک لە دەستی دەوڵەتا بێت چۆنە یعنی بۆ نمونەی خەز عەلی دەڵێ من چەک دادەنێم خۆ ئەوش لە چوارچەوەی حەشتی شەعبیایە چەکان چی لێت لەبەرەوەم پێم وایە جیاکاریەکان تەنها ناون و وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا چاک لەمانە تێگەیشتووە لەم حاڵەتانە تێگەیشتووە کە تەنها ناوگۆڕین و تەنها شێواز لەم سریەکەەوە بڕۆی بۆ فۆجەکە لەو لیواکە بڕۆی بۆ لیواکە لە دەرەوەی حەشتی شەعبی بێتە ناو حەشتی شەعبی کێشەکەەوە چارەسەر ناکرێت بەڵکو قسەکانی ترامپ ئێمڕۆ بۆ فۆکس نیوزی کردووە زۆر
تند و ئەوە بوون یعنی زۆر تند و گاڵتە ئامێز و جمێن ئامێز و یعنی جنێ و فرۆشت بەحەشی شعبی کامانە بەڕاستی چارەسەر بەو شێوازە ناکرێت. ئێمە لە ناوچە خۆڕڵاتی ناوەڕاستدان هەتاوەکو ئێستا لەو کاتەوەی لە ساڵی ڕابردووە کە شەڕی 12 ڕۆژە بووە بەرامبەر بە ئێران هەتاوەکو ئێستا دەست برابێ بۆ هەر قەزیەک بە هێز چارەسەر بکرێت چارەسەر نەکراوە بێ چارەسەر ماوەتەوە کێشەی تریشی هاتۆتە سەر لە سەرەتا کێشەی ئەتۆمیەکە بوو دوایی کێشەی گەری هورمی زیاتر سەر ئێستا کێشەی حەشتی شعبی هاتە سەر کێشەی حیزب الله هەر ماوە کێشەی حوسەکان هەر ماوە کێشەی غەزە و حەماس هەر ماوە ینی ڕۆژ لە ڕۆژ داواکاریەکانی ئێران زیاتر دەبێت لە ئەمریکەکان و ئەمریکان زیاتر فشار دەکەن لەبەرەوە بێ چارەسەرکردنی کێشەکان و زیادبوونی کێشەکانی تر و ئاڵۆزیەکان تر ناوچە خۆڕاستە پێمان دەڵێن ئەم بارودۆخانە ناویسترێت چارەسەری بۆ بدۆزرێتەوە ئەگەنان دۆزینەوە چارەسەر بۆ کێشەکان پێم وایە ڕێگای گفتوگۆ باشترن ڕێگات باشە بڵێن علی زەیدی وەکو بەڕێزوت کۆمەڵێک سەدانی هەبوو سەدانی تورکیای کرد پێشتر سەدانی ئەمریکای کرد بەزەگەرم گروپە چەکداران لە سەڵاتیان هەبێ کۆمەڵێک ڕێکەوتنی بواری و زە و ئابوو لەگەڵ کۆمپانیا ئەمریکەکان واژۆ کرا ئەو کۆمپانیانە دەتوانن بێنە عێراق و بەرهێنان بکەن لە کاتێکە ئەگەر هەڕەشەی ئەو گروپە چەکدارانە بێت من پێم وایە لە هەر شوێنە ئارامی هەبێت سەرمایە نایەتە هەبێت ینی سەرمایە ڕاکان لە ئاژاوە واتە هەر شوێنە ئارامی تێدا هەبوو جەنگی تێدا هەبوو سەرمایە ناتوانێت لێ تێدا ئیسیسمار بکە بۆیە ئەو کۆمپانیانیش کە عقدیان لەگەڵ عەلی زەیدی تۆمار ئیمزا کردووە تورکیا بێ ئەمریکا بێ فەڕەنسا بێ ئێران بێ کاتێک کە ئاژاوە لە ناوان دەوڵەتێکدا هەبێت بەڕاستی لێی دوور دەکەونەوە من پێم وایە ئەمریکەکان زۆر باش دەزانن سەرمایە خوا ناخەنە مەترسیۆ بینەرە بۆ بەرەی جەنگ بۆیە ئەگەر بێت و جەنگ لە ناو عێراقدا پەرەبسێنێت و تەسعیدا کۆپەرەسەندەکان زۆر بن ئەو کۆمپانیا ناتوانن ئەو پلانانەی کە دایانناوە ئەو 48 عەقدەی کە عەلی زەیدی ئیمزای کردووە لە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا ڕووناکی نابینێ بەڵام پەیوەستکردنی عێراقە بە کۆمەڵێک عهودەوە کە لەوەچە بەرەنجام عێراق تێدا زەرەر بکە بۆیە عەلی زەیدی لەم نێوەندەدا ناتوانێت هەنگاوەکانی بنێت ئەگەر بێت و ئەم هەموو کۆسپەی لە بەردەمدا بێت یا ئەو هەنگاوانەی کە دەینێت بۆی کەەوە عێراق سەر بەخۆ بێ و لە دەرەوە بێت و عێراق لەگەڵ تورکیا باش بێ و لەگەڵ ئێران باش بێ و لەگەڵ ئەمریکا باش بێ و لەگەڵ سعودیا باش بێ و ئیکابەت ئەم دابش بووی ئەم گروپانی عێراقا ئیشە نامێنێ وانە عێراق و عەلی زەیدی بتوانن بەو شێوازە مامەڵە بکەن کە دەوڵەتێکی زۆر بەهێزن ناوچە خۆڕڵاتی ناوەڕاستە لێ کاتە ئەتوانن هاوسەنگی ڕاگرن لە نێوان دژبەیەکەکانی ناوچەکە باشە دەخولێکێکمان ماوە چەند پیسارێکتر بە کورتی سەبارەت بە جەنگەکە پێ دوایە ئەو ئاڵۆزەی کە لە عێراق دروست بووە و ئۆپەراسیۆن هاوبەشی ئەمریکا و سعودیە پێ دوای لێرە بوەستێ یاخود ئەو شەڕەی کە ئێران و ئەمریکا هەیەە بگوازرێتەوە بۆ عێراق ئاڵۆزی زیاتر لە عێراق دروست بێ بەونە گروپە چەکدارانە هێرش بکەنە سەر سعودیە بەرژەوەندەکانی ئەمریکا چی چاوەڕێ دەکەی لەگە حکیمان لە ئەمڕۆ بە درێژای ئەمڕۆ متابعەم کردووە هەندێک پەیوەندیم کردووە بە کۆمەڵە خەڵکەوە کە لە بواری دراسات و مەرکەزی دراسات هەم لە سعودی ئەم لە شوێنی تریش هەتاکو ئێسان پرسیارە بێ وەڵامە ئایا ئەم ململانی عێراق و بڵێم حەشتی شەعبی و سعودیە بەردەوام دەبێت یان نا وەڵامێکی پڕاستکەرەوە و یەکلاکەرەوە نییە لەسەر چی وەساوەتەوە لەسەر وەساتەوە ئایا حەشتی شەعبی وەڵامیان دەبێت بۆ ئەم هێرشانەی کە ئەم شەو سعودی و ئەمریکا کردووانە ئەگەر بێت و وەڵامیان هەبێت ئەو کاتە ئەوانش وەڵامیان دەبێتەوە لەبەرەوە پەیوەستە بە کۆمەڵە ڕەهەندەوە ئایا ئێرانیەکان دەسەبەن بۆ هێرشکردن بۆ سەر ناوچەیتر یان نایبن ئایا ئەمریکا لە بەرامبەر ئەو هێرشەی کە کراوەتە سەر ئوردون هەنگاوی تر دەنێ یان ناینە چونکە ئوردونیەکان و ئەمریکیەکان زۆر تووڕەن بەو هێرشەکە کراوە لەبەرەوە ئەوە خاڵێک نییە بە بەڵێ و نەخێر وەڵام بدرێتەوە بەڵکو پێویستە کاتە لە سەری ڕەوشی ڕووداوەکان بکرێت کە ئایا چی دەگوزارێت و چۆن مامەڵە دەکرێت بەڵام خۆی ئەم پێشینەیەواتە ئەم تەسعیدەی کە کراوە لەلایەن سعودیەکانەوە خاڵێکی تحولە لە سیاسەتیانە بەرامبەر بە عێراق و حەشتی شەعبی باشە ئەی سەبارەت بە ڕێکەوتنی ئیبراهیمی لەم ڕۆژانەدا ترامپ قسەی کردبوو دەڵێ سعودیە دێتە ناو ڕێکەوتنی ئیبراهیمی کە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانێتی لەگەڵ ئیسرائیل وە لە بەرامبەر ئێمە ڕێکەوتنامەیەکی ئەتۆمی ئاشتی بۆ بواری وزە لەگەڵ واژۆ دەکەین
ئەو پێ دەگات پێشتر کە بەهۆی جەنگی سەرغەزەوە ئەو پرسە دواکەوتە بوو خۆی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ترامپ زۆر هەوڵەدات کە ئیتیفاقی ئیبراهیمی پەرە پێ بدات و سعودی بێنێتە ناو و ئەمەش لەوە چێشێک بێ لە هۆکارەکان یان یەکێک بێ لەو تەماحانەیە خاتە بەردەمی سعودیەکان و کوردی بە مەرج بەسەریەوە کە بێتە ناو ئیتیفاقی ئیبراهیمی بەڵام پرسیارێکی تر ئەوەیە یعنی هاتنە ناو ئیتیفاقی ئیبراهیمی مانای چی ئەگەێنێ مانای ئەوە ناگەێنێ کە تۆ بەرامبەر بە ئیسرائیلەکان هیچ نەکەی مانای ئەوە ناگەێنێ کە ئاسایشی ئیسرائیلەکان بپارێزی مانای ئەوە ناگەێنێ کە دەوڵەتێکی جوولەکە دروست بووە لەوێ بۆ شێوازە پارێزگای دەکەی ئێستا خۆ هیچ کێشەیەکی نییە لەلایەن سعودی هیچ مەترسیێک لەلایەن سعودیەوە نییە بۆ سەر ئیسرائیل لەلایەن هیچ دەوڵەتێکی ناوچەکەەوە نیە بۆ سەر ئیسرائیل سەفارەتی ئیسرائیلی لە ئوردون هەیە سەفارەتی ئیسرائیلی لە میسر هەیە سەفارەتی ئیسرائیلی بازرگانیەکانیان لە قەتەر و لە ئیمارات و لەو دەوڵەتانە وجودی هەیە یعنی ئەوەندەی کە ئیسرائیلی وجودی هەیە لە ئیمارات ئەوەندە وجودی نییە لە دەوڵەتێک لە دەوڵەتەکانی ئەوروپیش لەبەرەوە بابەتەکە تەنها ناوە و ئیعلانکردنێتی بۆ خەڵکی بۆیکەوە ئاسایی بێتەوە کە دەوڵەتێکی وەکو سعودیە کە ڕووگەی موسڵمانانە دان بنێ بە دەوڵەتێکی وەکو ئیسرائیلدا بەڵام سعودیەکانش ئەمە تەفسیریان دەڵێن ئەگەر بێت و دوو دەوڵەتی نەیەتە بوون ئێمە دانانێن بۆ ئیتیفاقی شتانە ئەگەر هات و دوو دەوڵەتی دروست بوواتە دەوڵەتە بۆ فەڵەستینەکانی دروست کرا لە لاتەنیشتی ئیسرائیلەکانەوە ئەو کاتێ ئێمە کرا هەنگاوێتتر بنێنەوە سعودیەکان ئەمەشان وتووە و پێشی بە دووریشی نازانم لە کاتێکدا کە ئیتیفاقی وزەی ئاشتی وزەی سلمی ئەتۆمی مەسەلەن وزەی ناوەکی لەگەڵ وڵاتە گرتوەکانە ئیمزاکات کۆمەڵی هەنگاو و تەنازولیشی بۆ کردی بێت بەڵێ سەبارەت بە ئاسایشی وڵاتانی کەندا و پێ دوای ئێستا لەمە دووە بەرەو خراپتر بوون دەچێت یاخۆ ئێستا کۆمەڵێک گۆڕانکاری کراوە سە لە مێرشانەی دوایی دەکەمتر ئێران بۆ نمونە ئیماراتی بردومان کردووە بەڵام بردومانەکانی بۆ سەر کوێت واتە ئەردەن زیاتر چڕکرۆتەوە ئەردەن و بەحرین هیچ شتێک گۆڕاوە بە تایبەتی لە بینی ئیمارات و ئێران پێم وانە هیچ شتێک گۆڕا بێت و هیچ شتێکیش ناگۆڕێ ئێرانەکان یاریەکی زۆر عجیب دەکەن لەگەڵ دەوڵەتانی ناوچە خۆرهڵاتی ناوەڕاست یاریەک دەکەن بە تایبەتی لە دەوڵەگەڵ دەوڵەتانی کەندا ناهێڵن هیچ دەوڵەتێکیان بە ئارامی دانیشن ئەو ئەم سیاسەتە پەیڕەو دەکەن مادام ئاسایشی من دەکەوێتە مەترسیەوە ئابووری من زەرری پێگەوشت دەبێت ئابووری و ئاسایشی ناوخۆی ئێوە شتێک بچێت بەڵام یەک فەرقی ئەم دەڵێت من لەسەر بەرژەوەندەکان لەو بنکانە دەدەم کە ئەمریکیەکان تێدایە بەڵام لە هەمان کادا ڕنگدانەوەی لەسەر کۆی ژیانی هاوڵاتیان دروست کردووە لەم دەوڵەتانەوە ئەگەر ئەو کەسانە ببینیت لەم دەوڵەتانە بە تایبەتی لە بەحرین و ئیمارات و قەتەر و مەسەلەن کۆیت ومانە لە ئوردنیش دەبینیت کە ڕنگدانە و نەشانە چەندێکە لەسەر ژیانی ڕۆژانەیان چەند ترس و دووڕاوکێ دروست کردووە ئەمە ئێرانەکان بە ئاسانی دەسانە بردوم دەزانن چەندێک کاریگەری هەیە بۆیان بۆیە ئەمانیش بۆ شوازە مامەڵە دەکەن بۆیە ئاسایشی ئێران بەسراوەتەوە بە ئاسایشی کۆی دەوڵەتانی ناوچەکە ئەگەر ئاسایشی ئێران دابین نەکری ئێرانیەکان نایەڵن ئاسایشی نیشتیمانی و دەوڵەتانی کەنداوی عەرەبی و خۆرهڵاتی ناوڕاست بەرقەرار بێت تەواو نوقتە سەری دێ ئەمەش بە عەمەلی ئیسا دەبینین کە ئاسایش لە ئێراندا نییە لە ئیماراتیشان نییە لە قەتەریشان نییە لە بەحرینیشان نییە بۆیە لە هەر کاتێک داوان ئامادەن ینی لە هەر کاتێک ئەوان چاوەڕێکن کە هێرشی ئێرانیان بکرێتە زۆر ئێرانش بێشەرمانە مەوتووە نەیشاردۆتەوە دەڵێ لە هەرکی وڵاتی گرتوەکانی ئەمریکا بێت دەیکەن بە ئامانش لە هەموو ئەم دەوڵەتانیش وڵاتی گرتوەکانی ئەمریکا بەرژەوەندی هەیە کاری هاوبەشی هەیە مەشروعی هاوبەشیان هەیە و زیانشی پێگەیاندون و ئەگەر بەخۆیشی نەیکا بە کروپەکانی پاڵپشتیکرا و لە خۆی دەیکە ئەوەی حوسەکان دەیکەن کەمتر نییە لەوەی کەوا حیزب الله لە لوبنان ئایدیکە ئەوەی کە حیزب الله دەیکا لە لوبنانە کەمتر نییە لەوەی کەوا کە ئێستا ئەوەی کە ئەو کەتایبی حیزب الله و شوهەدا ئیمام عەلی و نازانم ئەوانی حەشی شەعبی لە عێراقدا دەیکەن بۆ ئێرانیەکان باشە وەکو چارەنووسی بنکەکانی ئەمریکا لە بەردەم چیدان لە وڵاتانی کەندا و
واتە ئەمڕۆ دۆناڵد ترامپ قسەی کردبوو راپۆرتی ڕۆژنامەوان دێ سلمێنن کە پێشتر ڕۆژنامەکان باسیێنەوە کردبوو کە بەشی زۆری ڕادارەکانی ئەمریکا لە کوێت و لە بەحرێن و وڵاتانی تر ڕوبەڕووی لە ناوچون بوونەتەوە بۆی ترامپ ئەمڕۆ باسی لەوە کرد بۆ هێرشەکەی سەر ئەردەن چەند دقەیەک لە بەردەم هێزەکانی ئەمریکادا بۆ وەڵامدانەوە لە کاتێکە پێشتر زووتر هەستیان دەکرد کە ئێران هێرشەکانی ئەنجام دەدا. کاک حەکیم مەگەر سێری ئەو ئامانجانە بکێ کە ئێرانەکان دەیپێکەن ئێستا لە ناوچە خۆڕاتی ناوەڕاستدا ئاسانترە وەک لەوەیکەوە لە پێشووتردا دەبێت بۆ دوو خاڵ دەگەڕێتەوە یا ئیما ئەوەتانێک کە تەکنۆلۆژیا و پێداویستەکانی بەرگریکردنی ئەمریکیەکان کەم بۆتەوە لاواز بۆ کۆڵەتەکەی دابەزیەوە یا ئەوەتانێ ئێرانیەکان دەستیان بە تەکنۆلۆژیایکی نوێ گەیشتۆ بە ئاسانی ئەو شوێنانە بدۆزنەوە و بیکەنە ئامانج و بڵێن شوێنەکان تێپەڕێنن ئەو شوێنە بەرگریانە تێپەڕێنن بە هەر کامێکیان بێت ئەمە تەسعیدە پەرەسەندنە لە قۆناغەکەدا ئەگەر بێت و ئێرانەکان لە ڕێگەی چینەوە رووسیا و دەستیان گەیشتە بە کۆمەڵە تەکنۆلۆژی نوێ بۆ ئەوەی کەوا کۆمەڵێ بنکەی ئەمریکیەکان بە دەقیقی بپێکن ئەمە بە دوور نازانم بەڕاستی لە هەمان کاتیشدا بێکواڵیتی یان نزمبوونەوەی ئاستی بەرگریکردنی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لەگە بۆ بەرپەرشدانەوەی هێرشەکانی ئێران ئەمەش خاڵێکی ترە بەڵام لە هەموو ئەمانە زیاتر ئەوەیە کە ئێرانەکان هێشتا توانە هێرشکردنیانی ترامپ وتی چەند جارێک گوتوێت توانە بالیستیەکانی ئێرانمان لەناو برد بنکەی دروستکردنی نازانم ئەو درۆنانەمان هەمووی لەناو بردووە کەشتەکانیان لەناو بردووە بەڵام ئێرانەکان هەتا کۆسەش ئاسایشی ناوچەکە دەکەنە ئامانج هەتا دەسان دەگاتە ئوردون دەسان دەگاتە نازانم شوێ یعنی لەم هێرشانەی کە کراوەتە سەر حەشتی شەعبی لە عێراقدا لەو شوێنان دەڵێن 4-5 ڕاوێژکاری ئێرانی تێدا بووە کراون تا ئامانج ئەنی ئەمانە دەرخەری ئەوەن کە ئێرانەکان بە ئاسانی دەستبەرداری و شوێنان نابن و توانای مقاومەت و بەرگریکردنی خۆیان هەیە و ئەتوانن یاریەکە لە قازانجی خۆیان بشکێنەوە هەتاکو ئێستا بینین ئەوە مدەی ئەنی ئەگەر بەگشتی سێری کە لە مانگی دووە ئێرانەکان لە شەڕێکی بەردەوامان لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیل و کۆی دەوڵەتانی ناوچەکە بەڵام ئێرانەکان ماونەتەوە بەڵێ زەر و زیانی گەوریان پێگەیشت و ئابوورەکان داڕماوە لە ناوخۆدا گرفتیان هەیە لە قەلەقەیەکی زۆر گەورەدا دەژین لە دەڵەڕاوچی گەورەدا دەژین کە چی ڕوەدان ناو خۆی خۆیاندا و هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان و بۆ هەموو لایەکدا پەل دەکێشن بەڵام لە هەمان کادا ماونەتەوە و دەرگای گفتوگۆشاندانە خسۆ لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەردەوام لە گفتوگۆژدا باش ئەو کردووە پرسیار وەکو دۆخی عێراق و بڵین چارنووسی حکوومەتەکەی زەیدیش ئەمڕۆ دۆناڵد ترامپ قسەی لەسەرەوە کردبوو کە بە هەمانگی حکوومەتی عێراق و هێرشانە کراوە علی زەیدی وەکو بەرز باسکتەن باسی چەکدانانی گروپەکان دەکات کە بەردێکی گەورەی هەڵگرتووە مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی گەنداڵیە چی چاوەڕێ دەکەی بۆ زەیدی لەم بارودۆخێک کە ڕوبەڕووی ئێستا ئەو ئاڵنگارێ گەورەش بۆتەوە کە ئێستا ئێمە تێیدەین وڵا کە حەکیم خاڵێکی زۆر گرنگەیە ئەوش ئەوەیە نە سعودیەکان مراعاتی علی زەیدیان کرد کە ڕۆژە بەر لە سەردانێکی هێرش نەکەنە سەر عێراق ئەتوانین تەخیریکەم بۆ هەفتەیەکی تر و لە بە علی زەیدیان بووتە لە سعودیەکە کاکە ئاوا ناکرێ گەروانەکە ئێمە ئاوا دەکەین نا گروپەکانی حەشتی شعبی و دەرەوەی حەشتی شعب مراعاتی علی زەیدیان کرد بڵێن بەیانیەکی بۆ سعودیە و با ئێمە هێرش دەکەنە سعودیە و عەلاقەتەکە تێک نەچێت نەوڵاتی یەکگرتووەکانی ئەمریکاش مراعاتیان کرد کە هاوبەش نەبێت لەگەڵ سعودیە بۆ لەدانی بنکەکانی چونکە اتفاقی ئەبنی لەگەڵ علی زەیدی هەیە و نە ترامپیش مراعاتی علی زەیدیە کات ڕای دەگەێنێ کە چونکە کەناڵە جیهانەکان وای دەگوازنەوە کە ئەم لێدانە لە گروپی حەشتی شعبی بە هاوەهانگی لەگەڵ علی زەیدیان بووە لەگەڵ حکوومەتی عێراقیان بووە کابەتە هیچ لایەنێکیان المراعاتی پێگەی علی زەیدیان نەکردو بۆی کەوا پارێزگای لە پێگەکەی بکەن و یارمەتیدەری بن بەڵکو وەکو خۆچی قوربانی مامەڵەیان لەگەڵا کردو هەمێرانەکان ئێستا وەکو چاوی تاوانبار سەری علی زەیدیەکەن و هەمیش ئەوانی تریش وەکو سعودیە و وەکو حەشتی شعبی لەبەرەوە لە هەموو لایەکەوە فشارەکان بۆ علی زەیدی زۆرن و بەڕاستیشی پێ بڵێم مش کەسایەتێکی ئەوە بەهێز نییە بتوانە بەرامبەر بە ئەمانە بۆسەد و قسە بکە حەشتی شعبی بڵێ من بەیانیە هێر ئەچن لەگەڵ سعودیەکانی عەلاقە چاکەم بۆ ئێوە هێرشەکەنە سەری بە سعودیەکان بڵێ سەر ڕایەوەیەوە هێرشتان کردو لەسەر دەستان خۆش بێ من دەوا دێم بۆ سعودیە بە ئەمریکا بڵێ کاکە بۆ ئاوا ناکەی تەنها
بەنامەیەکیان دەرکرد بەنامەیەکی شەرمنانە کە ئەڵێ ئێمە ئیدانەی هێرشەکانی سعودی و ئەمریکا دەکەین بۆ سەر بنگەکانی حەشی شەڕی ئێمەش ئیدانەی دەکەم کاکەن هەموو کەسێکی دەتوانێت بڵێ ئیدانەی دەکەم ئیدانەکردن بەس نییە و خاڵێکی تر ژەوش ئەوەیە کە لەم زۆر سپاس بێوش فەرم کاکتۆر تاوێکە بۆ ساڵێکیش ئەوەیە کە ئێستا شیعەکان بە تەنها ماونەتەوە ئەنی ئەگەر سەیری بکەیت لە عێراقا سونەکان حیزبە سونیەکان ناتونەتە بەرەی شیعەکان و دیفاع لە حەشتی شەعری بکەن بەوەی کە هەوجیمان کراوە بەڵکو پێیان خۆشەوە و جەژنیشانە. بەڵێ سوپاس دەکەین بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد سەرۆکی ناوەندی دەستپێشخەری سیاسی کوردستان کە لە لەندەنەوە لەگەڵ ماڵی و سوپاسیان مەدەبوون دەکەین. سوپاس بۆی بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.